سبحان الله لە مانگی ڕەمەزاندا کەسێک لە ئێمە دەترسێ یەک تکێک ئاو بڕواتە قورگیەوە. هەومان ناترسین کە بە ڕۆژوین ئەترسین یەک قومێک یەک تکێک ئاو بڕاتە خوارەوە ناو قورگمانە. بۆچی دەترسین؟ چونکە دەڵێن ئاو خواردنەوە حرامە، تەئسیر لە ڕۆژۆکەمان دەکات. لەوە بەهێزتر، لەوە ورتر دەترسین لەوەی کە قەترێ بکەینە چاومانەوە تاڵی قەترەکە لە قورگمان بدا. پرسیارەکەین ئایا ئەگەر تاڵێکی لە قورگمان بدا، تاڵی قەترێک کە کردوتە چاوتەوە چۆتە خوارەوە بەناو قورگت، ئەترسی لەوەی کە ڕۆژۆکەت بەتاڵ بێتەوە؟ ئەگەر پرسیارتان لێکم بۆ ئەوەندە بەوردی پرسیار دەکەن و لی دەکۆڵنەوە، دەڵێن با ڕۆژەکەمان بەتاڵ نەبێتەوە. چونکە ئاو خواردنەوە حرامە، چونکە حرامە کاتێکە بە ڕۆژوو دەبیت شتێک بڕاتە ناو قورگتەوە تا ڕۆژوو دەشکێنی.